چوون بەرەو کەربەلا ملیۆنەها کەس ئەم ڕێگایە دەبڕن وەک نەریتێکی ئاینی لەلایەن شیعەکان کە ساڵانە لە چلینەی کوشتنی ئیمام حوسەین و برایەکەی ئیمام عەباس بەشین و گریان و لێدانی خۆیان سەرقاڵ دەبن تا دەگەنە ئارامگای ئەم دوو ئیمامە. ئەم ساڵە جیاوازی تری هەبوو لە ساڵانی پێش و ئەوە بوو کە هەژماری سەردانەکەی کەربەلا گەیشتە 22 ملیۆن کەس. الشيء الجديد والملفت للنظر هو جێگەی سەرنجە کە هاوکاری لە نێوان هاوڵاتیانی عێراقی و دەستگا ئەمنیەکاندا هەیە هەر بۆیە لەم یادەوەریەدا زیاتر لە 2 ملیۆن بیانی هاتوون و جگەل لەوەش ژمارەی عێراقیەکان زیاتر لە 22 ملیۆن کەس بوون. لەم بۆنەیەدا بۆ یەک هەفتە ڕێگا و بانەکان دەگیرێن و تەنانەت خەڵک بۆ سەردانی ئیمام حوسێن بەپا ڕێگایەکە دەبڕن و گشت ڕێگایەکانیش لەلایەن دەستگا ئەمنیەکان دەپارێزرێن. الخطة ضمنت يعني حماية كل الطرق. پلانی داڕژراو بۆ پاراستنی ڕێگە و بانەکان و هێڵی شەمەندەفەر بۆ ئەو کەسانی کە بە پێ و بە ئۆتۆمبیل سەردانی کەربەلا دەکەن هەیە و گشت کارە پێویستەکان و خزمەتگوزاری و کاراسانی بۆ سەردانەکان بە شێوەیەکی تەواو پارێزراوە. ئەمڕۆ سەردانەکە گەیشتۆتە لوتکە چاوەڕوانین بەیانی زیاتر بێت. سەردانی هەردوو ئارامگای عەباس و حوسەین لەلایەن شیعەکان بە پیرۆستترین بۆن وەسف دەکرێت و ڕادەگەینن کە ئەمجارەیان سەردانەکان نامەیەکە بۆ ناحەز و تیرۆریستەکان. الإمام الحسين حياة ژیانی ئیمام حوسەین بۆ گشت جیهانە بەهۆی ئەوەی کە ئیمام حوسەین هەموو شتێکی بەخشی و مناڵ و ژیانی خۆشی بەخشی. انطى أولاده انطى حياته. ئەم سەردانە بەڵگەیەکە کە خانەوادەی پێغەمبەر زوڵمیان لێکراوە. ئەم ملیۆنە کەسانە کە بۆ سەردانی حوسەین سڵاوی خوای لێبێ دەڕۆن ئەمە پاژماوەی میراتەکەی ئیمام حوسەینە. ئەم سەردانە هەموو شتێکم پێدەگەێنێ مانای ئازادی و سربەخۆیم پێدەگەێنێ هەروەها بڵاوبوونەوەی ئیسلامیشم پێدەبەخشێت. ڕێگا بەرەو کەربەلا پڕ دەبێت لە ماواکیبی حوسەینی. مەواکیبەکان واتە خیوەت لێدان و چێشت لێنان بە خۆبەخشی بۆ خەڵکەکەی کە سەردانی حوسەین و برایەکەی عەباس دەکەن. هەر لە ساڵی شەستەکانەوە هەتاکو ئێستا باوکم هەریسەی بۆ بۆنی ئیمام حوسەین ئامادە کردووە. ئێمەش لەسەر نەریتی ئەو بەردەوام بوو. لێنانی هەریسە بە بۆنەی شەهیدبوونی ئیمام حوسەین ساڵ بە دوای ساڵ بەرەو زیادبوون دەچێت. پێش ساڵی 2003 ئەم ئازادیەمان نەبوو کە بتوانین هەریسە لێ بنین و هەژار و دەوڵەمەند پێکەوە بەشداری تێدا بکەن. نزیکەی 1335 ساڵە یار و دۆست و ئەڤیندارانی ئیمام حوسەین سەردانی کەربەلا دەکەن و شیعەکان بە پیرۆستترین شوێن و ڕۆژی لە قەڵەم دەدەن وە خۆشیان ڕادەگەینن کە خۆشەویستیان بەرامبەر حوسەین و کەس و کارەکەی کە شەهید کرابوون ساڵانە نوێتر دەبێتەوە. سڵاو بە ئەمەڕی دەنجە ئەمەریکا بەغدا.